سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە دیسان باز لە کێشەی بەنزین دەکەین، ینی بەرهەمەکانی سوتەمەنی لە کوردستاندا پێشتر قسە لەسەر بەنزین بوو، ئێستا خەریکە گازی ژواگران دەبێت. لە بەیانیەوە ئێمە هاتووینەتە بۆرسەی هەولێر وەک دەبینن بەدەیان خاوەن بەنزیخانە لێرە کۆبوونەتەوە مەشوەرەتی ئەوە دەکەن بۆ بەنزین گران بووە، بۆ دەبێ بەنزین گران بێ، بۆ دەبێ قۆڕەخکاری لە دابەشکردنی بەنزین هەبێ، بۆ دەبێ بەنزین لە سنوورەکان بەم شێوەیە مامەڵە لەگەڵ ئەو بڕە بەنزینەی کە دێت هەرێمی کوردستان بکرێ. خاوەن بەنزیخانەکان دەپرسن ئەو نرخە سابت دەبێت بەنیازن گرانتری بکەن، چی بەسەر دێت بازاری بەنزین؟ هەر دەیانەوێت زانیاریەک وەرگرن، چەندین جار پەیوەندی بە ئێمە دەکەن، دەڵێن فریامان کەون خەریکە بەشێک لە بەنزیخانەکان ئەگەر بەم شێوەیە دۆخەکە بڕوە بەشێک لە بەنزیخانەکان ناچارن دەرگای بەنزیخانەکان دابخەن. بابزانین ڕاستی ئەم بابەتە چییە؟ پێم بڵێ تۆ سەرۆکی ئەنجومەنی بەنزیخانەکانی لە تۆ دەست پێ دەکەم، بۆ دەتانەوێت بەنزیخانە بەشێکتان زۆر جار قسە لەسەرەوە دەکەن خەریکە دای بخەین، کێشەمان هەیە. بەخێر بێن سەرچاوم. پێشەکی ئەمە لەو ماوەیدا کە بەنزین گران بووە، بەنزین کێشە و دۆخەی زۆری هەیە کە بەنزین گران بووە. ئەمە وەکو ئەنجومەنی بەنزیخانەکان یاداشتێکمان دایتە وەزارەتی سامانە سروشتەکان چەند خاڵێکمان تێدا کۆ کردەوە کە بەنزین گران بووە و هەندێک کۆمپانیای کار ئێستاکە کە بەنزین دەداتان دێ بەنزیخانە بە 640 بە 660 دەفرۆشی. ئەگە بە کۆمپانیای کار نیشتیمانیە بە هەمومان وەچیەک بی، ئەگە تیجاریشە با نرخەکە سابت بی ئەو بە 660 دەدا، بە 700 دەداتەوە من ئەمدەی بە 715 بدەم، کەس لە من ناکڕی بە 715 دیناری بە 660 هەبی. ئەوە کۆمپانیەکان وا دەکەن نرخی بەنزین گران بی، ئەوانن یعنی سێ کۆمپانیامان هەیە، وانە سێ کۆمپانیای بەرەمهێنانی سوتەمەنیمان هەیە، کارە، لانازە، بازیانە. ئەوان هۆکارە؟ هۆکارەکەی ئەوە نییە کە برێ بەنزین ئەو پاڵاوگەنەکە هەیە کەمە بەش ناکە، کە بەش ناکە بەشی ئەو هەموو بەنزیخانەی ناکە بەنزینی تەوزیعکە. ڕۆژانە لێرانە 25 سیارە بەرهەم دێکار بکە 875 هزار لیترە. ئەمە لە هەولێرە پێویستمان بە 3 میلیۆن لیتریە بەنزین. ئەگەر بێت و پاڵاوگەی ئیتکە هەبی کە ئیش بکە بەنزین زۆربی لەبەرەوەی ئەمە کاکە نەفتی خۆمان هەیە. ئەو سێ پاڵاوگە هەیە، ئەوەکەی سەبەبەکەی دیار نییە، بەس با ڕێگا پێدان ئینجازە بدەنە خەڵکی کە پاڵاوگەی کە دانێ بەنزین زۆربی نەفتی خاممان هەیە، نەفتی خام لە باتیەوەی کە پاڵاوگە نایەسەکان ئەو بەنزینیان پێ بەرهەم نایە کە بە کەلچیوەی بێ کە لە سیارەی بکرێت. ئێوە دەڵێن سێ پاڵاوگەیە بەشی پێداویستەکانی هەرێمی کوردستان ناکە. بەس کاکە ئێستا ئێران خواخوایتی بازارێک بدۆستەوە دۆلار بهێنێ لە بەرامبەر نەوتەکەی ساخاتەوە بۆ لە ئێران نایکڕن، ئەو نەوتەی دێ مەقسەد ئەو سوتەمەنەی دێ ئەو بەنزینەی دێتە کوردستان لتری بە چەند دەوەستێت؟ بابا ئێستا دەکڕین بە 700 دینار دەگاتە کوردستان، 775 دینار لە ناو ئێرانەیە تا ئێرە 775 دینار ڕادۆست. بۆ ئەوەندە گران؟ گرانە، عالەمی گران، بۆوانیش گرانیان کردێ. مانگێک پێش ئێستا بە 440 دۆلاری بولێ، ئێستا ئەو دەڕۆژ پێش ئێستا بە 550 دۆلاری فرۆش. کەوایە نرخبوونی ینی گرانبوونی نرخی بەنزین مەوزوعەکە پەیوەندی بە بەرهەمی ناوەخۆ و کوردستانەوە نییە. ناوخۆ دەتوانین دەعم بکە، چۆن ناوخۆ دەتوانی خامەکەی خۆمانە هەرزانتر دابشکە، لۆ نمونە ئەو سنوورانە بکاتەوە، سەیتەرەکان بکاتەوە، ڕۆژێ 1 میلیۆن لتر لە مووس و بەغدا و کەرکوچێ دێتەوە. ئەگەر ئەو سنوورانە بکاتەوە دەپێویستمان بە ئێرانەی نییە. بەڕاستی ئێران عالەمی دەمانداوە، سەیتەرەکان داخراوە، ئاجۆمەران داخراوە، دێگەرە داخراوە، هەمووی داخراوە. نانە بە ئاجۆمەران لێ ناگەڕن بێتە ژۆرێ، بە باشماق دێتە ژۆرێ، بە ئاجۆمەران مەمنوع، دووسێ ماگە مەمنوع نایەتە ژۆرێ. باشە ئەگەر بەنزین بە 700 بی بگاتە هەولێر میسالەن، باشە پاڵاوگەشمان کەمبی نرخەکە بەسەر ناکەوی زیاتر گران با گرانتر دەبی، زیاتر گران دەبی. ئەگەر هەر بۆ شێوەی بی کاکە سێ پاڵاوگەمانێ، ئەو پاڵاوگانە لۆ حکومەتی عێراق ئیش دەکەن، ئەگەر لۆ خۆمان میشکن بەشمان دەکات، ڕۆژێ بازیان 1 لیتری ناینتەوە ناوخۆ، هەمووی دەداتە کەرکوچێ، 2 میلیۆن لتری هەیە دەداتە کەرکوچێ بەکرێ ئیش لۆ حکومەتی عێراق دەکات. کارمان هەیە چاوەی سێم لۆ حکومەتی عێراق ئیش دەکات. ئەگەر ئەوانە هەموو لۆ ناوخۆ دابنێن سعریش سابت دەبێ، ئەجە 600 دادنێن، 700 دادنێن، 500 دادنێن، ئەوە بەخوا سیاسەتی خۆیتان دەزان چەندی دابنێن.
ئەوەیە مشکلەکە ئێستا باشە بەڵام هەندێک لە ئەوانەی کە کاری سیاسی دەکەن لە کوردستان دەڵێن ئەگەر لە ئێرە تو دەڵێ لە ئێران دەگات هەولێر بە 700 لتر بەڵام خەڵکێک کە کاری سیاسی دەکات دەڵێت بنزینەکە زۆر هەرزانترە نرخەکەی دەگاتە 500 شوزانم 600 حکوومەت زۆر زیاتر وە ناناوەنی بە 558 دلاری لە ئێرانێ فرۆشایە بەبێ کرێ بەبێ هەموو شتێک 600 دینا ڕادەوەستی 75 دلار گومرجیتی 40 دلار کرێتی ئێستا ئینوێ بێ 750 دینا لتر ڕادەوەستی ئەو لە معلوماتە بەس ئەوەی دەرێ بە 500 دیناری ئەو دیعای انتخابیە معلوماتمێ بە 700 دیناری کردی بە 500 دیناری مەبەستە شاسوارە مەبەستم شاسوارە بەچەندی کرد بە 700 دیناری لە جەماعەتی سولێمانی برادەری مەکڕیا بە واتساب دەنگەکەشم لەکنە لۆیان نردیمە گوتیان بە 700 دیناری کڕیتی بەچەندی دەفرۆش بە 500 دیناری دەفرۆشی ئەو مشکلی سیاسەکە نرخدابەزی نادانابەزی کاکە بە سێ سیارێک کودا دەبەزی بەبی سیارەش دانابەزی دەبی سابت بی ڕۆژانە کوردستان پێویستی بە 7 میلیۆن لتر هەیە لە یەکی ئەمساڵ نرخی بنزین بە تایبەت لە هەرێمی کوردستان لتری بنزین وەکو خاوەن بەنزیخانەکان باسییان لێوە دەکرد بۆ 1 لتر 400 دیناری عراقی بوو بەڵام ئێستا 700 تێپەر کردووە ئەوانە ئەگەر بۆ خۆیان بکڕن بە حاڵ 700 دیناریان دەست دەکەوێت ئەو ئالۆزی لە نرخەکە لە هەندێک بەنزیخانە بە 660 لە هەندێک بەنزیخانە بە 700 لە هەندێک 725 بەڕاستی مرۆڤ نازانێت لە چێ بنزین تێ بکات چه بنزینێک باشە هەندێک جار باز لەوە دەکرێت دەڵێن بنزین ئەگە گرام و کوالیتەکەی باشە بەڵام لێرە شتێشتکە باز دەکرێت قۆڕخکاری هەندێک بنزیخانە بنزین وەردەگرێت لە کۆمپانیەکان دەیەوێت کۆنتترۆلی بازارەکە بکە ئەمە هەتا چەند ڕاستە ئەو هەڵبەز و دابەزی نرخە تأثیری لە بازاری ئێوە کردووە 100% چۆن سەر لە بۆ نمونە مەسەلەن ئەو شەریکاتەنێکەوە مەسەلەن بنزینی کار تەوزیع دەکەن زۆری بنزیخانەکان ئێستا بکە ئیفلازیان هینایە ئێستا 150 قەپاتیان کردیا ئێستا لە بۆ نمونە من سیارەم پێوی بچم لە بنزیخانەی بنزینی تێ بکەم بە 25 لە یەژ نووسراوی 66 ئەم بە 25 تێ ناکەم ئەوە یەک دووەمین شت سەر لە خەرکەی شێواوەیە کەس نازانی ئەرێ ئەوە کارە ئەوە ئێرانیە ئەرێ ئەوە تێکەرێ ئەوە چ بنزینەکە یعنی خەڵکەکە بە گومان کەتێ لە بنزینەکەی ئێستا لە بۆ نمونە پێشترێ دیار بوو شتەکان دیار بوو بنزین بە فەعز بوو سامانە سروشتەکان فەعسی دەکە لێژێ دەگەڕا بەرز بۆ تۆیاندا بەسێ چووکە وەزارەتی سامانە سروشتەکان خۆم لەگەڵیان قسەم کرد وتیان دەمانەوێت کوالیتی بەرزکەینەوە بەفعلی ئێستا کوالیت بەرز نەخێر کوارەتەوەچی خۆیتی هاروەچی خۆیتی کوار هیچ بەرنەبێتەوە بڕوا بکە کا کامەران ئەو کارەتانی ئەوان دەستکاریان کرد پێشترێ بنزینمان هاوردە دەکرد لە دەری کوردستان بابرێن ئێرانی زیاتر ئەمە احتمال لەسەر ئێرانی بوو هیچ عیبی نەبوو ئەو بنزینە لە بە سێشتی ویان کرد یەکیان مۆزوعی زەختی بوو دوایە دایانگوت ئەوە سلڤەری تەواونی هەمووش تەواو بوو یەکێک لە سیاسەتەکانی قەدەغەکردنی بنزینی وڵاتانی دەوروبەر ئەوە بوو کە بەشێک لەو مادانەی دێنە کوردستان وەکو نەوتا و چەند مادەیەکی دیکە لەگەڵی تێکەڵ دەکرا گوایە ئەمانە ینی مرۆڤ تووشی سەرەتان دەکا زیانێکی زۆر بە ئابووری کوردستان دەگەینێ بەڵام لەگەڵ بەرزبوونەوەی نرخی بنزین بێگومان حاڵەتەکانی فورتوفێرکردن لە بنزین زیاتر دەبێت ئێستاش کە نرخەکە بەرز بووە دەمەوێت لە خاوەن بەنزیخانەکان بپرسم بنزینی باش کوالیتی باش هەیە یاخود بنزینی خراپ زیاتر لە بازار کامەران ئەوانە ئالاساس هاتن کوالیتی بنزینی بەرزکەنەوە وانە بوو بەو ناوەی هاتنە ناو بازاری بنزینیان لە ئیران قەدەغە کرد باشە گوتیان دەبی بنزینی کار بفرۆشێتن باشە بنزینی کار دەفرۆشن سعرەکەیان یەکسەر گران کرد بنزین لە ئیران نهات 100% ئەوە جەماعەت هەموو دەزانن بنزینی ئیرانی کوالیتی زۆر باشتر لەو کار ئێستا دەنەما ئێمە هەمیشە پشگیری لە بەرهەمی خۆمانە بەڵێ پێشمان خۆشە بەرهەمی خۆمانە لەسەر ئاستی هەموو دنیا لە پێشەوە بێ ئێوە دەڵێن بنزینی ئێرانی باشترە بەڵام لە زۆربەی بنزیخانەکانی ئێوە نووسراوە 600 و ئەوەندە 700 و ئەوەندە کار خۆتان شانازی بەکار دەکەن ئێستا دەڵێن ئێرانی باشترە نالن ئیرانی داخل بی دەرێن کوالیتی خراپە نەخێر خراپ نییە ئیرانی هیچ کێشەمان نەوە لەگە ئیرانی ئەمە کارە ئەوە کارە بنزینی کارە بنزینی کاریان گران کرد ئێستا گازیش هەموو ڕۆژەوە سعری گران دەکات باشە بۆ گاز بۆ نازانم
کاکە بەشی زۆر لە ئێوەی خاوەن بەنزیخانەکان دەڵێن یعنی کۆنتترۆلی نرخی بنزین گاز هەموو ئەو بەرهەمانەی لە سوتەمەنی دروست دەبن لە دەست حکوومەتە بەڵام لە هەمان کاتە خۆشتان دەڵێن لە ئێران بە 700 بە 700 دینار ئەتا دەگاتە هەولێر لتری بە 700 دیناریە چۆن دەکرێت بنزین نرخی کەمتر ببێت لەوەی ئێستا کە هەیە چ بکرێت باش کامەران ئەمە کێشەمان لە ئیران نییە ئەمەش بە خۆمان دەوێتمان داهاتی نا خۆمان سرف بێ بەڵام ئێمە کۆمپانیای کار هەیە و بنزینەکەی پێدابین دەکرێت با یەکسی عربین کاکە کێشەمانە نفتی عالەمی گرانبی ئەمە هەموو ئەهلی بازار نزانین نفتی عالەمی گرانبیە بنزین کێشەمان لە سعری با بکاتە 700 دینار ئەمە بە 750 دینار ئێستا سلەیمانی کاکە بۆ نمونە ئەنجومەنیانەیە هەموو بنزیخانەی سلەیمانی 750 دینار باشە داواکاریتان چیە داواکاریمان لە حکوومەتیە بەرهەمی ناوە خۆمان بداتێ بەس هەموو بە یەک سعر هەموو بە یەک چاومان وەکو یەک ئەمن ئێران ئێستا کە دەڵێ بنزینی ئێران ناگاتە 700 دیناری لیتری گومرگ بە خۆی ڕسمی دێتە ناو خەزینەی 28 دۆلارە یەکتەن ئێستا لە باشماخ 76 دۆلاری دێبا گومرگ 28 دۆلار داهاتەکەی لە حکوومەتە ئەوێ دیلۆ کۆمپانیایە بنزینە دەلێ بە مەواد لە یەکتەن 47 دۆلاری زیادە زیاد وەردەگری نایەتە ناو دەخیلەی حکوومەتیش 28 دۆلار دێ کۆمپانیای ئەوە بەناوی مادە لە سلەیمە باشماغە پەروێزخانە و ئەمە ئێستا شتێکیش گرنگمانەیە حدودی حاجی ئومەران ببتەوە بنزین 50 دینار لێتە خواری لیتری دووبارە ئەو دەواازانە مەتەلەن سەیتەرە کەلەکە بازگەی کەلک ببتەوە لە مووسڵی بنزیلۆمان بێتەوە و لە مەخموری لە کەرکک یعنی بێتەوە زۆر فەرقەکە ئێستا داخراوە موافقە نییە لۆمان داخلبی ئەمە بەخۆمان لەگەل حکوومەتنیە ڕاستە ئەمە لەوانەیە ماگانە 100 میلیۆن دلار دەشتە ئیران ئەو پارە لۆ بشتە ئیران دەبا بۆ خۆمان بێ و داهاتە بەستیە بە یەک چاو بماڕۆنێ 100 میلیۆن دلار 100 میلیۆن بنزین دەکڕێت لە ئەو دلار هەموو تەحویل ئیران دەکرێت ئەو بنزینە دێتەوە ئەمە لەگە ئەو شتەی نیدە ئەو پارە بشتە ئیران داهاتی خۆمان باڵ خۆمان بی با ئێرانی با لێرە هەموو بکاتە یەکچە ئەو بازگانە بکاتەوە و بەهۆی گازیش ئێستا یعنی نرخی گاز زۆر بەرز بیتەوە لە کاتی ئامادەکردنی بەرنمەکە بەر لە ئامادەکردنی بەرنمەکەش من هەوڵمدا لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان قسە بکەم بەرپرسانی ئەو وەزارەتە کە دەتوانم بڵێم 2 هەفتەیە من لەگەڵ یان گفتوگۆ دەکەم سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی بنزین داهاتووی نرخی بنزین کێشەکانی هێنانی بنزین و هاوردەکردنی هەموو ئەو گرفتانی کە زۆر جار خاوەن بنزیخانەکان پەیوەندیمان پێوە دەکەن و باسی گرفتی خۆیان دەکەن قسەم لەگەڵیان کردوون بەڵام تاوەکو ئێستا ئەوان وەڵامێکی ڕوونیان نەبوو ئەوان دەڵێن ئێمە کۆبوونەوە دەکەین خەریکی کۆبوونەوەی لە داهاتوودا ڕای خۆمان دەردەبڕین پاشەوەی کە لە وەزارەتی سامانە سروشتەکان تا ڕادێک بێهیوا بووم و ئامادە نەبوون قسە بکەن بۆ بەرنمەکەی ئێمە هاتوین بۆ پەرلەمانی کوردستان لە ژنەیەکی تایبەت بە نەوت و غاز هەیە لە کۆمەڵێک پەرلەمانتاری پارتە فراکسیۆنە سیاسیەکانی کوردستان پێکاتون دکتۆر ڕێبوار بابکەی بە سوپاسەوە ئامادەیە لەگەڵمان ئەو گوتی من قسە دەکەم لەسەر ئەو بابەتە پێم خۆشە زانیاری بدەین بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دکتۆر تۆ ئەندامی لیژنەی نەوت و غازی ئاگاداری کە لە ماوەی ڕابردوودا نرخی سوتەمەنیەکان بنزین بە گشتی ڕووی لە بەرزبوونەوەیە بەڵام لەگەڵ ئەوەی پەیوەندیدارە بە بۆرسە تۆ سەیری ئێران بکە سەیری سووریا بکە سەیری چوزانم وڵاتانی دەوروبەر کە هێشتا نرخی بنزین لە کوردستان گرانترە بە بەرامبەر بە وڵاتانە چیتان کردووە چی دەکەن و چۆن گفتوگۆ لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان سپاس کاک کامەران بۆ ئەو هەڵوەستەتان لەسەر ئەو بابەتە گرنگە دیارە بۆ خۆی بابەتێکی گرنگە لەبەرەوەی کە خەڵکێکی زۆر ینی بنزین بەکاردێنی سوتەمەنیەکان بەگشتی بۆ کاری ڕۆژانەیان بەکاردێنن لە ئێستاشدا بارگرانێکی زۆر کەوتوتە سەر ملی ئەو خەڵکە ڕاستەکەی ئێمە وەکو لە ژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان بە حاڵی خۆشم کە نێزیکەی ماوەی 10 ڕۆژە بەدووادا چوونم لەسەر و پرسە لە زۆرێک لە کەناڵە کوردی و عەرەبیەکان لەسەر بابەتە هەڵوەستەی جددیمان کردەوە لە هۆکارەکانیمان کۆڵیەتەوە هەندێک پێشنیاری عملی براکماتیشمان خستۆتە بەرلانی پەیوەندیدار لە هۆکارەکان ڕەنگە جەنابیشت دوای بەدووادا چوونت هەندێک لە هۆکارەکانت بۆ زوڵال و گوڵال بێتەوە کەوە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی بنزین چییە دیارە یەکێک لە هۆکارەکان ئەو بڕەن بنزینەی کە بە شێوەیەکی قاچاق و کواڵیتی نزم لە خاڵە سنووریەکانی باشماق پەرویساندێ کاریگەری کردوتە سەر
ئەو کۆمپانیانەی کە لە نێوخۆدا بەرهەمی ناوخۆ لە بنزین ئیشی لەسەرەکەن کە کارەکانیان ڕاوەستاوە دوو بەرهەمی نێوخۆ کەمی کردووە ئەوش لە بەرمەبنای ئەوەی کە وەزارەتی سامانە سروشتەکان ئێستا کەمتر نەوتی خاویان پێدا بۆی کە ئەمان لە پاڵۆگەکانیان بپاڵێن و بنزین و گازوایل و ئەوانە بە شێوەیەک بۆ بەرهەم بێنن بۆی کە ئستقراری بازار دروست بێت سێ هاوردەکردنی بنزینە توان بەڵێم ڕاوەستاوە لە هەندێک خاڵە سنووری باسم کرد بە قاچاق دێ لە هەندە خاڵە سنووری بە قاچاق نا بە تەواتی وەستاوە خاڵێکی ترەوەیە کە ئەوەشی کە دێ بە لەبەرەوەی کە بە دۆلار کراوە نرخی دۆلاریش بەرز بۆتەوەش کاریگەری کردوتە سەر نرخی بەرزبوونەوەی نرخی بنزین بەڵام ئایا ئەوانەی کرد لە نێوخۆدا بنزین بەکار بەرهەمدێنن و بە نەوتی خاو بەرهەمی دێنن ئەو نەوتە خاوە لە دەرەوە ناکڕن بۆ دەبێت بە نرخی برند و نرخی جیهانی بفرۆشنەوە بەڵەوە پرسیارێکە لە کۆمپانیەکانەکە بەڵێ لە کۆمپانیەکان یەکەمەوەی کە لە بوارەی شەکەن کە حەقە مادەم نەوتی خاو لە ناوخۆدا بینەکرێەوە بە سعرێکی ڕەمزیە دەبێت نرخی بنزینش بە سعرێکی نێو خۆماڵی بێەوە بە سعرێکی ئەوتۆبێکە هاوشێوەی جیهان نەبێەوە سعری برند نەبێت هەندێک پێشنیارمان خستە ڕوو بۆلانی پەیوەنددار کە وەزارەتی سامانە سروشتەکانێکی لەو پێشیانە ئەوەیە کە من ئێساش داوە لە وزیری سامان سروشتەکان دەبێت وەزارەتی سامانە سروشتەکان دە خەزانی تایبەت بخۆی هەبێ ئەمە لە پلانی هەموو وڵاتێکدایە چونکە بابەتی سوتەمەنیەتان گرێگدایە بە هەڵومەرجی سیاسی تەماشای سیاسەتی وەزارە سامانە سروشتیەکان دەکەی ئەوان باسدەوە دەکەن دەڵێن لە ڕابردوودا کوالیتێکی خراپی بنزین هەبوو دەمانەوەی کوالیتەکە بەرز بکەینەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا نرخەکە ڕووی لە زێدەبوون کردووە پەرلەمانی کوردستان وەکو دەبینن یان دەزانرێت چاودێرە لەسەر حکوومەت بۆ ئێوە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان گفتوگۆیەکی جدی ناکەن بەلای کەمیەوە ڕوونکردنەوە بدەن سیاسەتی داهاتووی بنزین سوتەمەنیەکان چی بەسەر دیارە داڕشتنی سیاست و پلان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو بابەتە یا بۆ چارەسەکردنی ئەو بابەتە دەبێت لە دەسیلانی جێبەجێکار بێکە وەزارەتی سامانە سروشتەکانە ئێمە لە کۆبوونەوەی خۆمانە وەکو لژنەی سامانە سروشتەکان داوای کۆبوونەوەی هاوبەشمان کردو لەگەڵ وەزیری سامانە سروشتەکان بەڵام بەداخەوە هێشتا کۆبوونەوە ساز نەکرەوە ئێمە هەم هۆکارەکانیمان دەستنیشان کردووە کە وەزارەتی سامانە سروشتەکان بۆ خۆشیێزانی هۆکارەکانژین ئەم کۆمەڵێک پێشنیاری واقعی عملیمان خستۆتە بەردەمی دەیخینە بەردەمی کاتێک کۆبوونەوەکەکە بۆی کەمان بتوانن بکەن بە بەشێک لە سیاسەتی خۆیان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو بابەتە ئێمە وەکو خۆمان هەم چاودێریمان کردووە هەمیشە ئەو ماوەی دە ڕۆژە من سەردانی مەیدانیم بۆ بەشێک لە وێزگەکانیش وە لە میدیاکانیش قسم کردووە بۆ ڕوون بۆتەوە کە هۆکارەکانی ئەوانن کە باسم کرد پێشنیارەکانیشی ئاستەم نین ئەگەر وەزارەتی سامانە سروشتەکان ملی باتە بە لە مەسەلەی بەرزکردنەوەی کواڵی گرانتر دەبی نابێت بنزین گرانتر دەبی لە داهاتوو یان وەکو خۆی دەبێت من ئێمە داوامان کردو کە بێتە خوارێ نرخەکەی نەک گران بێ نابێ ئاوا بمێنێتەوە ئێمە لەگەڵەوەین ئەو ڕۆژە ئاوا بمێنێتەوە دەبێ بەلانی کەم نرخەکە بێتەوە 500 دینار. بەشی زۆر لە شۆفێران لە خاوەن بەنزیخانەکان لە دۆخی ئێستای بازاری بنزین ناڕازین دەڵێن سەرەڕای ئەوەی کە نرخەکە ڕۆژ بە ڕۆژ بەرز دەبێتەوە لەگەڵ ئەوەشدا شێوەی دابشکردنی بنزین لە پاڵاوگەکانی نێو هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر نادادپەروەری پێوە دیارە. وەزارەتی سامانە سروشتەکان زۆر جار قسەی لەسەر ئەوە کردووە بۆرسا لە بۆرسا نرخی سوتەمەنی گران بووە نرخی دۆلار بەرز بۆتەوە کۆمەڵک هۆکاری دیکەش دەهێننەوە لەوەی کە بۆیە نرخی بنزین لە کوردستان گرانە بەڵام بە بۆچوونی لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان یعنی ناکرێ نرخی بنزین بە بەراورد لەگەڵ وڵاتانی دراوسێ وەک ئێران وەک سووریا وەک چوزانم یعنی وڵاتانی دەوروبەر ناکرێ بنزین لە کوردستان وەکو عێراق ناکرێ بنزین گرانتر بێت دەبێ وەزارەتی سامانە سروشتەکان سیاسەتێکی ڕوونی هەبێت لەوەی نرخەکە ئیستقراری تێدا بێ وە کوالیتی بنزینەکەش بە شێوەیەک بێت کە زیانی تەندروستی بۆ هاوڵاتیان نەبێت بە پێچەوانەوە زیانێکی زۆر بە گیرفانی هاوڵاتیان دەگەینێ و بنزیخانەکانیش تووشی زەرەر و زیان دەبنەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ بێت.